خۆشەویستان پێم خۆشە کۆمەڵێک زانیاریتان پێ بڵێم لەسەر گوندی شەرەبۆتی گچکە لە زاری خەڵکەکە خۆیانەوە کە هەروەکو باسییان کرد لێرە خەڵکەکە بە ئاژەڵداری خەریکە پێشتر باغیان هەبووە بەڵام بەهۆی کەمی ئاو ئێستا ئەو شتە نەماوە و زیاتر خەریکی ئاژەڵداری نەمە ڕووبزن و ئەوانەیان هەیە بە خێویان دەکەن و ئەو جا هەیە لە بۆ خۆیتی هەیە بەرهەمەکەی دەفرۆشتەوە و لێرە نزیکەی 90 هەتا 100 ماڵ دەژیتن گوندێکی زۆر کۆنا مێژووی دروستبوونی دیار نییە واتە گوندەکە زۆر لە مێژە هەیە سیمای گوندی پێوە دیارە و خەڵکەکە هەر بە زۆر سادەنە ینی کە ئەمن هاتمەنا ئەو گوندەی زۆر هەستم بە خۆشی کرد زۆر هەستم کردکە لە ماڵی خۆمم زۆر دڵخۆش بووم کامڵۆ سەردانی گوندی شەرەبۆتی گچکەم کردو و بەردەوام دەبم و بینەرم برد. راوستە کاکە ڕاوەستە. سەلام عەلەیکوم. کوی کاکە باشی؟ باشی سەلامەت باش. دەستارەکە ناخژێنی. باشی؟ خۆش بێخۆ سەلامەت باش. تەندروستیشت باشە؟ ئەلحەمدوللا لە خوا بەزیاد. لە خۆی بەزیاد ئینشاڵڵا زۆر باش بی ئەو چ دەکەی ئەتوو ئەو هاتی ئەو گوندەی؟ وەڵڵی عەشیا دەفرۆشین. ئەشیای دەفرۆشی. بەڵێ. ڕۆژانە دی؟ ناوەڵە هەفتانەیە. هەفتانە دی. هەفتەی چەند جار؟ وەڵڵا هەفتەی ڕۆژێک. هەفتەی ڕۆژێک دی. بە خۆت خەرچی چێن دەری؟ بنەسراوە. خەرچی بنەسراوەی و هەر جارە دەچێت گوندەچیان هەر وەڵڵا دەگەڕێن لە زۆر جێ. لە زۆر جێ. چاک دەکەن ها گوند لەوانەیە و دوکانی ئەو شتانەی لێ نەبیتن بۆ دێن ئیشەشی زۆر باشە ڕبی لە شتا ساغ بیتن خەرچی بنەسراوی وەرخەرچی و ئیشەشی ڕبی قەلب ساغ بی چەند سارە هاتووە گوندەی دەکەی؟ وەڵا تقریبا 4 سارە و سار. 3 سارە هاتە مشتری باش تەیە؟ ئەلحەمدوللا. باشە نرخەکان ئەوەی ئەتو دەینێ ئێرە جیاوازی هەیە لەوەی مەسەلەن ئەو هەر ئەو شتانە بکڕی بچی لە دوکانە چی بکڕی؟ هەرزانتر دەفرۆشیان تقریبا هەرزانترە ئێمە. تقریبا هەرزانتر. ئەرێ وڵا ئێمە لەبەرەوەی ڕۆژانەیە دەیفرۆشین ڕای ناگرین. بەس شتێک استیفادەی تێدا بی دەفرۆشین. ئەوە نییە برێ هەردای بنین دوکان بی و بمینێتەوە. ببینێتەوە دەتێ زوو بڕواتن. ئارێوەڵە ڕۆژێ بە ڕۆژێ دەچینەوە کۆگە بارەکەین. ڕبی لە شتان ساغبی دەستان خۆش بیتە وڵی ئیشێکی باش دەکەن لەبەر خەرچی گوندیش پێویستیتی بەڕاستی. دەستت خۆش بێ. خۆش بی سەلامەتی گۆشتە باشە. سپاست دەکەم بە خێرتی ئەتوش بە خێرتی سەرەر دوو چاو. بیاخوا دەست خۆشتان لێ دەکەین لە کەناڵەکەتان بەخێر بێن بخێراتنتان دەکەین. گەلێک دەستان خۆش بیاخوا. گەلێک مەمنون. بەخێرتی سەر چاو. اینجا خۆشەویستان هەر لە گوندی شەرەبۆتی گچکە مزگەوتێکی زۆر جوان هەیە کە خەڵک لێرە سەردانی دەکەن بۆ نوێژ و عیبادەتی خۆیان و هەروەکو باسیشیان کرد ئەگەر بێگانەیەک بێت لە مزگەوت لا دەدا ئەوان دەزانن کە خەڵکی ئێرە نییە و شتێکی پێویست بە یارمەتی دەدەن و هەر لەو گوندە قوتابخانەی تێدایە تاوەکو شەشی ئامادەی تێدایە واتە ئەوانی دەوروبەری دێن لێرە سانەوی دەخوێن واتە ئامادای دەخوێن و دواتر یەکسەر بۆ زانکۆ.